شانگای بەشەکانی پەروەردەی پیشەیی خوێندنگا قوتابخانە بنەڕەتیەکانی سەر بە پەروەردەی ڕۆژئاوا. ئێمە ساڵانە ئەم خوێندنگایانە کە بەشی پەروەردەی پیشەیی تایە لە ئەنجامی دوای فێرکردنی خوێندکاران لە بەشەکانی کارەبا و دارتاشی و سیرامیک و چنین و گوڵ و وێنەی ئەندازەیی لە ئەنجامی ئەوە پارچەکان کۆکەینەوەوانێت دەستکاری ئەەکەین بە شتێکی جوان لە کۆتایی ساڵە پێشانگایەکی ساڵانی خۆمانی پێەکەینەوانێ. وەم پێشانگاکەش ئێمە شتەکانمان ئەفرۆشین بە سەرێکی گونجاو. ئێمە مەبەستمانەوەیە دەستی ئەم خوێندکارانە و ئیشی ئەم مامۆستایانە بکەوێتە ناو ماڵەکانەوانێ. بەرام پێشانگایە بە هەوڵ و هیمەتی مامۆستایانی پیشەیی لەگەڵ خوێندکارەکانە ئەچێ بەڕێوە لەو بەشە پەروەردەیانە کۆمەڵە خوێندکار کۆمەڵە ئیش فێرەوێت لە وێنەی ئەندازە لە کارەبا لە ئیژی تەرق و دۆز لە ئیشی گوڵ و چنین لە درومان ئەمانە هەموو ئاواتە خواز بوون. هەموو خوێندگاکانی سلێمانی هەموو لەم بەشانیان تیا بووە بۆیکەوە هەموو خوێندکارە معلوماتیشی باشی هەبووە لەو بەشانە چونکە بۆ داهاتوو هەم دەستڕەنجینیە کە بۆ خۆیانکەوا فێرە بن هەم فکرەیەکی بێت لەبارەی پیشەییەوە کەوا وڵاتەکەی ئێمە بەڕاستی ئێمە بەشی پیشەیی کەم پژۆ خراوە یعنی ئەو احتیمامی پێ نێراوە.